یەکەم پرسیار کە لە تۆ دەکرێ مەن ڕەبک، پەروەردگاری تۆ کێیە؟ براکانم ڕەنگە بڵێ ئەمە پرسیارێکی زۆر ئاسانە. نا ئاسان نییە. ئەگەر هاوارت بۆ مردوو کرد بێ، ئەگەر هاوارت بۆ پێغەمبەری خودا کرد بێ شفات بدە، ئەگەر هاوارت بۆ غەیری ئەڵڵا کرد بێ کاتێک کەوتویتەتە سەغڵەتی و تنگانەدا ئەڵڵا لەبیر کردووە لەبان عەرشەوە چوویتەتە دیار گۆڕی هاوارت کردووە، زمانت لاڵ دەبێ وەڵامی فریشتەکان نادەیتەوە. بڵێ ئەڵڵاه ڕەبی. ئەوە کەسێک دەڵێ ئەڵڵاه ڕەبی عەقیدەیەکی پاکی هەبێ خودای گەورە بەتاق و تەنها کە لە ناخیدا بڵێ جگە لە ئەڵڵاه هیچ کەسێک شایستەی پەرستن نییە و شایستەی داواکردن نییە، شایستەی ئەوە نییە داوای شفای لێ بکەم جگە لە ئەڵڵاه. ئەو کاتە وەڵامە دەیتەوە. ئەمما برا بەڕێزەکانم کە کاتێک ئاژەڵێک سەر ئەبڕی بۆ ئەڵڵاه سەری نابڕی ناوی کەسێکی تری لێ ئەهێنی، ئەگەر ناوی خۆشەویستی ئەڵڵاه کە محەممەدە لە سەری هێنێت ئەوە بزانە تۆ تاوانبارە بیت، ئەوە کاتە بزانە دڵنیات دەکەمەوە وەڵام نادەیتەوە بلێ ئەڵڵاه ڕەبی کاتێ پرسیارت لێ دەکرێ مەن ڕەبک. بۆ لەبەر ئەوەی تۆ شەریکت بۆ ئەڵڵا کرد قەرار داوە. پێغەمبەری خودا عەلەیهی سەڵات وەسەلام کە مرۆڤە کردت بە شەریکی ئەڵڵاه دووشتی جیاواز ئەوە ئەڵڵایە و ئەمە مرۆڤە محەممەدە سەڵات و سەلامی خودایی لێ بێ چۆن ئاژەڵ سەر ببڕیت و ناوی محەممەدی لە سەرا بهێنی عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو کاتە بزانە وەڵامی فریشتەکانت بۆ نادرێتەوە، زمانت لاڵ دەبێ نالێ ئەڵڵاه ڕەبی. لەبەرەوە بۆ لە دنیادا ئەڵڵاه تۆ بە ڕەبی خۆت داد نەناوە. ئەگەر بە ڕەبی خۆت دای بنەی هیچ عیبادەتێک ناکەی بۆ غەیری ئەو، هیچ هاوارێک لەسەر زار و زمانت دەرنابڕی هاوار بکەی بۆ پیاوچاکان و فریشتەکان و پێغەمبەرەکانی خودا عەلەیهیم سەڵات وەسەلام. مەن ڕەبک. خۆتانی بۆ هەما دەکەن وەڵڵاهی زۆر قورس و گرانە، بەڵام ئەو کاتە بزانن برا بەڕێزەکانم لەناو گۆڕدا عەقیدەکەت وەڵامت ئەداتەوە، تەوحیدەکەت وەڵامت ئەداتەوە. کاتێک بڵێ ئەڵڵاه ڕەبی بمعنە تۆ کەسێکی موحەد بوویتە لە دنیادا. ئەما گەر موحەد نەبی وەڵام نادەیتەوە، ناتوانی وەڵام بدەیتەوە، چکە پرسیاری ئەڵڵای لێت کردووە، ئەڵڵایە تۆی ژیاندووە، ئەڵڵایە تۆ دەمرێنێ، ئەڵڵایە ڕزقی تۆ ئەدا، ئەڵڵایە منداڵی پێت بەخشیوە، ئەڵڵایە ئافرەتێکی باش و داوێن پاکی کردوتە قسمەتت، ئەڵڵایە خانووی داوە پێت، ئەڵڵایە هەموو شتێکی داوە پێت. ئیتر بۆ غەیری ئەڵڵا هاوارەکەی؟ با پێغەمبەرەکانیش من سەڵات و سەلامی خودایان لێ بێ ئەوان ڕێنماییمانەکەن دەست بە سونەتەکانیانەوە دەگرین، بەڵام نایانکەین بە خودای خۆمان و هاواریان بۆ بکەین.